عادی بزانم لە کەینەوە تو هەڵ ئیشی چایخانەی دەکەی دەستت پێ کردی و چای خۆشانە لێ دەنێی خۆی من یەکەم زار ئێرە هەری باممە ئەگەر هەندێک لێ خۆت نزیک پێ مەمنون ئێرەی باممە بابم ئێستا ناتانی شکاتن لێرە هەر مۆزەفە گچکە بووم لەگەری داهاتم ئەو زار لەو کاتەوە لێرە و خەریکم باشە بە ئەم پرسیارە لێ بکەم بزانم ئەو ئەگەر مایکەکەی لە خۆت نزیکێ و لە بزانم لە ماریش قەت ئەها چایەکی خۆش لە بۆ داکرد لێ دەنێی ئەرێ وەڵا لەوە داکەم دەکەم ئەی دەستەکان خۆش بێتە باشەوە چ فەنێکی تێدا چای چاخانی ئەوەندە خۆشە ئیماری ئەوهانیە خەیمارێ یەک نەوعاتۆ چایە ئیمە زۆرە چەندەوە ئێکێکەڵ دەکەی خەیم زۆرە چەند مەسەلەبی بیز بریاخۆ خۆش نەبیتن بیزنەوە ئەساتێکەڵ کردی ئەی وەڵا ئەوجا تامی زۆر زۆر خۆش دەستەکان خۆش عافێتت بی بەڕێز نەنگۆ مەمنونم